طبعا ناوچەی سنووری قەزای ماوەت ئەم ناوچەیە دەوڵەمەندە بە ئاو تا ڕادەیەکی باش دەوڵەمەندە بە ئاو ئاوی سروشتی بۆ نمونە ڕووباری بەشێک لە ڕووباری زەی بچووک بە ئێرەدا تێتە پەڕێ کە دەچێتە سەر سنووری ئێران لەوێ لەگەڵ ڕووباری کەڵوێت تێکەڵ دەبێ و زەی بچووک پێک دێنن کە دەچێتە دەریاچەی دوکانەوە ئەمە یەکێک لە سەرچاوە گرنگە سەرێکەکان کە بەناوەڕاستی سنووری قەزای ماوە تا تێپەڕە بێ قەزای ماوە دەکا بە دوو بەشەوە بەری شینکایەتی و دۆڵێ لەگەڵ بەری ناوچەی ئالان و ماوەت و سەرشیوە هەروەها جگە لەمە چەندین شی و چەندین چەمی لایەنی ترمان هەیە بچووکترمان هەیە چەمی دەشتی لێمان هەیە پێڵێن چەمی ساتۆر چەمی کوونەماسی و باڵخمان هەیە چەمی چێلێمان هەیە کە لە سەراو میراوە دێتە خوارەوە چەمەکانی سنووری ماوەت و شەشۆ و ئالان و ئەوانەمان هەیە ئەمانە چەمی باشن و سەرچاوی ئاوی باشن جگە لەمانەش سەرچاوی کانی زۆر باشمان هەیە کانیاوەکان تەنانەت هەندێک لە کانیاوەکانمان زۆر سازگار و ساردن پێویستی بە سارکردنەوەش ناکات لە کایتی هاوینا بۆ خواردن کانی و سەرچاوی سازگاری زۆر باشمان هەیە ئەمە کارێزیشمان هەیە طبعاً کارێز لەگەڵ کانیاوەکانە جیاوازە کارێز ئەوەیە کە بەدەست هەڵکەندراوە بەدەست هەڵکەندراوە و شوێنێک ئاوی شک براوە تێیدا بێت ئەم کارێزیان لێداوە کارێزی باشیشمان هەیە لە سنوورەکەمانە چەندین تافگەی جوان جوانمان هەیە لەم سنوورەوەکو تافگەی بەربەرد و بیشوان و ئەمەش یەکێکە لەم تافگانەی کە زۆر زۆر جوانە و لە بەرزترین تافگەکانی کوردستانی شەولەی هەموو عێراقا بەرزیەکەی 31 مەتر و 30 سانتیمە کە لە سنووری ناو شارۆچکەی ماوەتایە تەمەنی ئەو بەردانەی کە لەوێدایە بەردەکانیشی تەڵان زۆر کۆنە شوێن ڕووبارەکە تەمەنی لە 65 ملیۆن ساڵایە بە پێی قسەی پرۆفیسۆرە جیۆلۆجیەکان ئەم تافگەیە بۆتە شوێنێکی گەشتیاری زۆر خۆش و پاک و جوان لەم سروشتە جوانەیە لەم ناوچەیە طبعاً ئەم تافگەیە ئێستا قسەیەک باوە خەڵک زۆر پێڵێن تافگەی سەرسوول لە ڕاستیدا سەرسوول نییە سەرسوول سەروترەوەیە ئەمە پێوتێت تافگەی بایە و تافگەی بایە و ئەم تافگەیە یان سوولی بایە و طبعاً ئێمە وشەی تافگە کەمتر بەکاردێنین بەشێکی کوردستان ئاوایە سوول بەکاردێنن بەشێکی تر ئاوڕێژ بەکاردێنن بەشێکی تر تافگە بەکاردێنن لە ناوچەی ئێمە پێی دەڵێن سوولاو یا سوول ئەمە پێڵێن سوولی بایە و ئەمە کاتی خۆی جگە لە شوێنی گەشتیاری و جوانی بەکاری شاتووە بۆچی بەکارێن هێناوە لە کاتی خۆیدا بۆ ئاشی ئاوە بۆ شوێنی ئاشی ئاوە بە سوورەقەیت کە لە ساڵی 1950کانە تەسبیت کراوە لەسەری ئاشی ئاوی لێ بۆ یعنی خەڵکی ئەو کاتە مەچینە و مەکائین نەبووە ئاشی ئاوی لێ بۆ بە ئاو ئیشی کردو و گەنمەکەیان کردو بە ئارد هەڵیان سوڕاندووە ئێستا ئاشی ئاوەکان طبعاً لە سنوورەکە ئاشێکی ئاوی زۆر زۆرمان هەیە لە سنووری شارواژێڕا ئەمە نمونەیەکیانە بەڵام بەداخەوە ئێستا ئاش ئاویەکان نەماون لە ساڵانی نەوەتەکانە لە بیدایەتی گەڕانەوەی دیهاتەکان لە دوای ئینتیفازەکە و ڕاپەڕینە جەماوەرەکەی ساڵی 91ەوە کۆمەڵێک لە ئاش ئاویەکانی ناوچەکە زیندووکرانە وەکو ئاشی سەراو ئاش لە میراوە ئاش لە گۆرانگە ئاش لە ناو شوێنەکانی ترا بەڵام لە ناو ماوە تا بەداخەوە فریا ئەوە نەکەوتین ئاشەکان تازەکەینەوە.